سوود و تایبەتمەندیە سەرسوڕهێنەرەکانی سیر بە شێوەی زانستی سەلمێنراون و جێگەیەکی تایبەتی لە سیستمی خۆراکەیە و بە یەکێک لە بەهێزترین مادەکان بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکان دەناسرێت. سیر یارمەتیدەرە بۆ سۆڕی خوێن، سیستمی هەرس و بەرگری، فشاری خوێن و چارەسەرکردنی نەخۆشیەکانی دڵ. لە درێژەدا باسی سوودەکانی خواردنی سیری کاڵ دەکەین بە گەدەی بەتاڵەوە. لێکۆڵینەوەیەکی نوێ دەریخستووە کە خواردنی یەک سیر لە بەیانیاندا و بە گەدەی بەتاڵ 31 موعجیزە دروست دەکات. بە جۆرێک سیستمی بەرگری لەش بەرز دەکاتەوە، باشترکردنی تەندروستی دڵ، یارمەتی هەرسکردن دەدات، پاکردنەوەی جەستە لە ژەهرەکان، دابەزینی ئاستی شەکری خوێن، باشترکردنی تەندروستی پێست، دژە هەوکردنە، کەمکردنەوەی مەترسی توشبوون بە شێرپەنجە، بەرزکردنەوەی ئاستی وزە، کۆکە و کۆنتڕۆڵکردنی سەرمابوون، باشترکردنی تەرکیز و یادەوەری، باشترکردنی هاوسەنگی هۆرمۆنەکان، دابەزاندنی کێش، کۆنتڕۆڵکردنی فشارە دەرونیەکان، باشترکردنی تەندروستی ئێسک، دابەزاندنی کۆلیسترۆڵی خراپ، کۆنتڕۆڵکردنی ژەهر، بەهێزکردنی قش، چارەسەری کێشەی هەناسەدان، باشترکردنی تەندروستی جگەر، بەرگری جەستە لە بەرامبەر نەخۆشیەکان زیاد دەکات، باشترکردنی سووڕی خوێن، باشترکردنی تەندروستی دەم و ددان، بەرەو پێشبردنی تەندروستی دەرونی، باشترکردنی کردداری هەرس و هەڵمژینی، باشترکردنی ئاستی ئاسن لە خوێندا، زیادکردنی توانایی منداڵبوون، باشترکردنی کارکردنی گورجیلە، کەمکردنەوەی ئازاری جونگەکان، خۆپاراستن لە شێرپەنجە، فشاری دەرونی کەم دەکاتەوە و ئاستی دڵخۆشبوون بەرز دەکاتەوە. لە گرنگترین خاڵ ئەوەیە کە دڵنیابن سیرەکە فرێشە، چونکە ڕێژەی ئەو سوودەی باسی لێوەکرا لە سیری کۆنەدا بە شێوەیەکی بەرچاو کەمترە.